واللهی ئەگەر بیان یەڵایە مدیر ناحێ و قایم خام چاکمان نەکرد سوڵ و ساقەمان بۆ کرد ئەوە لە خەڵکی ئەم دیانە و لە خەڵک پیاوی چاک زۆرە. حاج گیان سڵاو لێ بێ پێم بڵێ لە کێوە هاتووی ڕێوەز عێراقەکە چۆن بوو؟ وەڵا یاخوا سەلامەتی وەڵا لە زەڕان و هاتم ڕێکەمان تێک شووە گشتی و هیچ وەڵا هەمووی بۆ بە چاڵ و چۆڵ و حکومەتیش ئەمە 3 ساڵە هینێکیان هاوردە بۆرە کەمپارە لێ نەم جادە لاون و جادەیە چاک دروستەکەین بەخوا بسمیلە 3 ساڵە هیچ نەکریا ئیتر نازانی دوایەم 3 ساڵە دوی تری پێچێ سێی پێچێ بۆمان چاکەن بەخوا خۆیان نەزانن. خۆتان دانیشتی گوندی کوێن؟ زەلە ڕەشید. ڕۆژانە لەم ڕێگە هاتوچۆوەکەن تا چەند مەترسی بۆ خۆتان ئۆتۆمبیلەکانتان؟ وەڵڵاهی مەترسی ئۆتۆمبیلەکەمە گیانەها بۆ تازەن ئەگەر تازە نەبوونایە هەموو ڕۆژە سارێ دوێ تاوشەکەی دەرەچوو چاڵی وایە تۆ لە خۆی لە دوان نادێ ئەبێ بۆی لە یەکێ هیچ لە سییان خۆی لادێ ئەبێ بۆی لە دوانی تر ئەوە نیە خۆی لا بدەیت. باشە حاج ئەم ڕێگە بۆ ئەلات؟ وەڵڵاهی ئەم ڕێگە وەختی خۆی چاک نەکرا 10 سانتیم قیر کرا 10 سانتیم قیر سمکەکەی کەمە بۆ گڵابە ئەبێت لە 20 کەمتر نەوێ تۆزێ جادەکەیش پان بوێت و بیسیش و ئەمەە زستانێک تنەیلەکەی دەربەنی خان خراپ و گڵابەی کەلاریان خستە لای ئێمەوە جادەکەی ئێمەیان فەوتان و ئێمەش هە چاوەڕێن ئەم کەمپەی شەڵا ئەمە 3 ساڵە هاتە هەروتمانی شەڵا بۆمان چاکەکە وەڵا خراپیان کرد. داواکاریتان چە لایانی پەیوەندیدار؟ ئەگەر بۆمان چاکەندۆ بەخۆیان پێتان وتون بە لایانی پەیوەندیدارتاوتوە؟ وەڵاهی تەبەن خۆ شارەوانی و ئێمە ئایدی هەڵەبجە و زەڕانین بەڵام کوڕە هیچ ناکەن. ئەگەر خۆیان ئەزانن چۆن نێسە تۆ ئەگەر شارەوانی و بەرپرسی خەڵکی لە پشتو ئەوێ ئاگاو لە هەموو شتێکوی ئەی تۆ ئەگەر بەرپرس و گەورەی چۆن نەبێ ئاوێنێ وێسێ بۆ نمونەی مەڕی شەرموویەکمان بوێ لەم دیا ئەگەر ئاوێ لە دیەکە نەوێ ئەجای ئیسفادەی چی ینی ڕ شەرمووی چی ینی هیچ کاتە ئەی بۆ پرسی پێ بکەیت ئەی حکوومەتیش بەرپرسە بۆ ئێمە شارەوانیمان هەیە قایم قامێتمان هەیە مدر ناحیمەمان هەیە ئەوە پردێک خراو بووە چەند ساڵەوە 10 ساڵەوێ یعنی ئەگەر بیان یەڵای هەر زەلامی 5,000مان لێ بسەندایە ئالەو سەرڕێی یەخشیا باوندای کاکە هەر زەلامی سیارەیە بێن کاکە 5,000 بوونە بە ئەم پردە چاکەین ئەوە چەند ساڵی وازام لە 2014 بۆ ئیسە ئەوە 6 ئەمیش 6 12 ساڵە یەک پردمان بۆ چاک نەکریا لەسەر ئەو جادەواتان لێ هاتووە پارە بکۆکەنەوە بۆ چاکنی پردەکە؟ وەڵڵاهی ئەگەر بیان یەڵایە مدیر ناحێ و قایم خام چاکمان نەکرد سوڵ و ساقەمان بۆ کرد ئەوە لە خەڵکی ئەم دیانە و لە خەڵک پیاوی چاک زۆرە. ڕێکە چی لێکەن؟ ئەی بەخوا بەڵا ڕێگەمان بۆ چەخواکە ئەو پردە چاکەکەن ڕێگەش بەشکم چاکە نایکەن.